بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. براني بريس خوي تبارك وتعالى لقناهي أمبرا برزمان خوش بيت بخاتب هشتي نبراوي خوي بكردوي خوي لقل أيشو لقل إما شانكاتو ما خاتب الرحم وصوز ومهرباني وما خاتب هشتي نبراوي خوي. برا عزيزة كانم أم ميتيك استال بردم إيميا چنجاري غريبة بوي هاتوتو لكردستان بو هاتوتا أمولاتا بهمو ناراحتي كاني جياني قشتوتا إيرا وغريبة بمشاري إيماش كنوجي لساركين دينيين ولاتكي خمانو بشاي خوشتان ديبينين حالتا كاني ويا أم لهموك زياتر براسي إنسان في آزالك يشت إيما دماوي أم دروجي بيشو چنجارێک لەسەر تەرم لێرە نوێژمان کرد لەسەرم برا بەڕێزانە نوێژمان کرد کە وەفاتەکەم و دەیانێرینەوە کوردستان و یان لێرە دەیانێژین. بۆیە ئەمە پەیامێکی گەورەیە بۆ ئێمە. ئەمە یەکێکە لە ئاەتەکانی خوای تەبارەک وتەعالا بەکردەوەی لە بەردەم خۆمانە دەیبینین کە خوای پەروەردگار دەفەرمێ کول نەفس ذائقة الموت. ئەوەی هەناسەیتایە دەبێ بمرێ. بۆیە ئەمە بە عەمەلی لە بەردەممانایە. ئێمە هەتاوەکو هەموو ڕۆژێ قسە بکەین باسی مردن بکەین ڕەنگە ڕامان نەچەڵەکێنێ بەس کە ئاوا بە عەمەلی دەیبینی کەسێک وەکو من و تۆ هەزار خەونی هەبووە دەیان خەون و دەیان ئاواتی هەبووە هاتۆتە ئەم وڵاتە بۆ ئاواتەکانی خۆی کەچی هەر هەمووی لەگەڵ خۆیان دەباتە ژێرگڵ. ئەو کەی بۆ ئەمە هات لێرە بمرێ. لە چەند ساڵی ڕابردوو لەوانەیە گەربێنن تا کوردێک مردووە هەموومان تووشی شۆک بووینایە پێمان سەیر بوو کوردێک مردووە یان گەنجێک مردووە بەس لەم هەفتەیە ئێمە چەند گەنج بنێژین یا چەند گەنج بنێرینەوە کەوا بوو ئەمە زەنگێکی گەورەیە بۆ ئێمە ئەو تازە مرد. یعنی لە سێ ڕۆژی ڕابردوو برادەرێک ئازاری هەبوو لێرەیە یعنی ئەوەندە ئازارەکەی سووب و پیان عەیب بوو کە سوکارەکەی بڕێن یعنی من نەیانەوە جەڵبە لێی داوە یعنی دەمارێ لە دڵی وەستاوە دەمارێ لە دڵی گیراوە چۆ فەعیل بکا با بڕێن ئەو قەستەرە و باوەڕ بکە. من خۆم سێ ڕۆژ پێش ئێستا چوون بۆ لای بۆی کۆ دانیشتین دەمەتەقیمان کرد حەکایەتمان کرد ئەو پلانی خۆی دانا بۆ داهاتوو ئەویت بخۆم مامۆستا من لە مەودووە ئەچم بخۆم ئیشک ئینەکەم ئەچم جیمەکەم خۆشی ئەەکەم ئەوەنە کۆ کردوتەوە بەسە ئیتر با تووشی شتێکیش نەبم ئەیدەی ئەمڕۆ مرد وەفاتی کرد دیسان جەڵدەیەکی تر لێی دا وەفاتی کرد کاک ئالان ئەوەی کە لە بێرمیگام وەرێ لەگەڵ خۆمان ناژی و هاوشاری خۆمانە. بۆیە هیچ کەسێک ناتوانێت زەمانەتی خۆی بکە. ئەوەی کە مردووە ئەم مردووە ڕاستە بەڵام زەمانەت چێ بەیانی من نیم ئێوە نین هەر کەسێکی تر نییە. بۆیە بەجددی ئینسان ئەبێ ساتێک دانیشێ بیر لەو تەمەنی خۆی بکاتەوە کە هەیەتی ئایا من بەچی بەڕێم کرد ئێستا لەکوێم و بەرەو کوێش دەچم ئێوە بەرەو کوێ دەچین بەرەلای خۆی پەروەردگارە چین لەگەڵ کێ دەچین بە تەنها دەچین کێ لەگەڵمان دێ کەس ئەی چیترە توانین لەگەڵ خۆمانە بین هیچ ئەوەی لەگەڵمان دێ چیە تەنها کردەوەکان ئەی کردەوە بە چی یانی ئەگەر تۆ ئێستا هەموو دنیا بدەبم برا عەزیزە ناتوانێت هەستێ لا ئیلاهە ئیلا الله بکە سوبحان الله بکە الحەمدولله بکە ناتوانێت تەواو کۆتایی بێت. ئەوەی کە کۆی کردەوە لەگەڵ خۆی بردی و ڕۆشت. ئێستا بڕۆ بە کەسوکاری بڵێ من لەگەڵ براکەی قسەم کردووە لەگەڵ کەسوکاری قسەم کردووە لە کوردستان زۆر متەئەسیرن زۆر بێتاقەتن زۆر ناڕەحەتن دەی هەرچیان هەیە بیبەخشن ئەتوانن ساتێک کوڕەکەیان زیندووکەنەوە بۆی جارێکی تر لەگەڵی قسە بکەن هەر مەرحەبایەکی پێ ناتوانن تەواو. بۆیە وتم لەم وڵاتە ئێمە تووشی دەیان دەردەسەریە بین دەیان ناڕەحەتیە بین. ئەم پیاوەی بە مردوویش تووشی ناڕەحەتی بوو فەقیرەوە چانی بە چەندێکەوە نزیکی 25 ڕۆژ یەک مانگ ئەمە نەمانتوانێت جەنازەکەی وەرگرینەوە کە ئەو کەسوکارێکی دەزانێت. لەبەرەوەی کەیسی وڵاتی کەیسی ئێران بوو بابێژین خۆشی عێراقی بوو وەرەقەمەرەقەشیمان لەبەردەستانە بوو یعنی مەحاولە خوای گەورە پاداشتی کاک سەید هەورانی بداتەوە بەرپرسی مرۆیی لە کۆمەڵی کوردی بەریتانیا محاولەیەکی زۆری کرد لە کوردستانەوە تا سوورەت قەیتی بۆ هاورد ئەمەش بە خۆتان نەزانن خۆمە ڕۆژێک و دوو ڕۆژ نایە هەتا سوورەت قەیتی بۆ هاورد بە ئێرە و
لێرە تەرجەمەی بکە و بیبەرەکەوە 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 هەتاوە ئەخیرەن خۆی پەروەردگار بۆی ئاسانکردین و دوێنێ وەرمانگرتەوە و خۆی پەروەردگار پاداشتی کات حاجی شەمۆل و کاک حاجی عوسمان باتەوە تەرم ئەمڕۆ شتیان و هەوڵیانە ئێرەش بۆش ئیشاڵڵا بەڕێیەکەینەوە بەرەو کوردستان. بۆیە ئەم جۆرە حاڵەتانە کەس بەخۆی نەنازێت، کەس بەخۆی نەنازێت بڵێ من ینی پارەم هەیە، سەرۆتم هەیە، سامانم هەیە، دەوڵەمەندم، جوانم، گەنجم، پاسپۆرتم هەیە، چیم هەیە. خۆ خەڵکمان بینی هەفتەیە پێش ئێستا جنسێشی هەبوو مرد، یان ڕاستتر بە سەراحەت بڵێم خۆی کوشت. یعنی ئینسان دەبێت تۆزێک ئاگداری ژیانی خۆی بێ. زەنگێکە، ئەمە بەڕاستی زەنگێکە بۆ ئێمە، بۆ ئەوە ئەو تازە ڕۆی زەنگێکە بۆ ئێمە. ئەمە هەموو 100% دەزانین کە دەمرین، بەڵام گومانمان هەیە نازانین کەی دەمرین. دەمەدام ئەزانی ئەمریت و نازانی کەی ئەمری بێ، هەموو ڕۆژی ئامادەبی بۆ مردن، هەموو ڕۆژی ئامادەبی. هەموو شەوێک لە لای خۆتەوە دانیشە پێش ئەوەی بە تەواوی چاو بنەتەیەک و مردنە دنیایەکە ببینی کە خەوە بیرکەرەوە بزانم ئەو ڕۆژی کە ئەمبایی ئەوەنە ئیشت کردووە، بایەوەنە کردەوەت کردووە، بایەوەنە جوانی خزمەتت کردووە، خوا لێت خۆش بێ. بۆیە ئەبیاکەمان لە خۆمان بێ بەڕاستی خۆشەویستی خوای پەروەردگار لەم وڵاتە خوا لە خۆمان نەڕەنجێنین. خۆشەویستی خوای پەروەردگار لەم وڵاتە بکەین بە بەشێک لە ژیانی خۆمان، خۆشەویستی پێغەمبەری خوا بکەین بە بەشێک لە ژیانی خۆمان. سێکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆتا پێغەمبەر بووە، ئەو هەموو ڕێزەی پێداوە خوای پەروەردگار، حتا بەیانی باسیکەین کۆتایی پێ نایە. باشترین و چاکترین کەس بووە، ئاوی کەوسەری پێداوە، ئەو هەڵەسێ شەفاعەت ئەکا، هەموو ینی هەرچی جوانی دنیا هەیە بەخشێتی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵام کاتی ئەچۆ سوجدا، کاتی ڕائەوەستا قورئانی ئەخوێن، نوێژەکانی ئەکرد، ئەوەندە ڕادەوەستا قاچەکانی ئاوسان. یعنی دایکە عایشەت پێیوت باشە تۆمەکە خوا لە هەموو گوناهات خۆش نەبووە، ئیتو بۆ ئاوا لە خۆتەکەی ئەیوت ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، من عەبدێکی سپاسگوزار نەبم بۆ خوا. یعنی سێکە ئەو بۆ خوای پەروەردگار. بەڕاستی سەحابەکانیش ئەوا بوون لەگەڵ ئەوە، بۆیە خەیر القورون بوونە، بۆیە لە باشترین کەسەکان بوون کە بەرچاودەری پێغەمبەری خواوە بوون. ئێمەش دەبێ وا بین کاکە بێ سەیری ئەو بکەین، سەیری سەحابەکانی بکەین، سەیری قورئان بکەین، سەیری فەرمودەکان بکەین. یعنی بێت نمونەتان بۆ بێنمەوە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بوون بەرامبەر بە پێغەمبەر. ئەوان ئەیانزانی مردن هەیە، ئەوان ئەیانزانی زیندووبوونەوە هەیە، ئەوان دەیانزانی ژیان هەیە، ئەوان دەیانزانی ڕۆژێ لە ڕۆژان لە بەردەم خوای پەروەردگار ڕائەوەستن چۆن. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانی هەموو پێوتوین لە بەردەم خۆ خوای پەروەردگارە کە تۆ ڕائەوەستی لە ڕۆژی مەحشەرە کە سوکارت لەگەڵت دێن، ڕەفیقەکانت دێن، دایک و باوکت دێن، خۆش نەخێر وكلهم آتيه يوم القيامة فردا. بەس خۆی ڕائەوەستی، ئەم پیاوە بەس خۆی ڕائەوەستێ، ئەمە تەواو کۆتایی پێهات لە بەردەمبەر خوای پەروەردگار ڕائەوەستێ. ئەو ماوەی کە خوای پەروەردگار ئەو تەمەنەی پێبەخشید، لەو ڕۆژێک کە باڵغ بووی تا ئەو دەقەی لە وەفاتت کرد لە بەریتانیا لە شاری لیڤەرپۆل، ئەدەی بێ زەحمەت وەرە دەرەوە، کردەوە باشەکانت چی وە کردەوەکانی تریشت چی، بۆی حەسابەکرێ وەیە ببوو هەموومان حەسابە ئەمانە. ئێمە خوای گەورە لەسەر هەموو جوڵەیەک لێپرسینەوەمان لەگەڵەکە، ئەوەی باشێک بە 700 و زیاتر و پاداش، ئەوەشی کار تاوانێکت کردە بەرامبەر بە خوای پەروەردگار عقوبە و سزای لەسەرە. بۆی دەبێت زۆر زۆر ئاگامان لە خۆمان بێت، ئاگامان لە بێکەسیمان بێت لە وڵاتە، ئازانی ئاگامان لە بێکەسیمان بێ بەڕاستی. ئەمە یعنی فعلەن ئینسان دڵی زۆر بێتاقەتە بێت، ئەمە فعلەن بێکەسیە، فعلەن یعنی هیچ کەست لەگەڵ نییە، نە عەشیرەتە، نە برایە، نە باوکە، نە کەسوکارە، نەک هیچ هەر خۆتیت. ئێمە بەیانیەوە کردەوەی باش بکەینەوە لەگەڵ خۆمانە، لەگەڵ خەڵکا باش بین، لەگەڵ خوایە باش بین، خوای پەروەردگار خۆشەویستی و سۆز و محبەتمان بخاتە دڵی خەڵکەوە، بۆی خەڵک بە هەریش نوێژمان لەسەر کەوتمانێنێتەوە بۆ وڵاتەکەی خۆمان. خوای گەورە بەخاتری ئیسمی عەزەمی لێ ئەپاڕێنەوە، ئەمرا عەزیزەمان بخاتە بەهەشتەوە. خوای تەبارەک وتەعالا بەخاتری ئیسمی عەزەمی داوای لێکەین بیخاتە بەهەشتەوە. ئەوانەی کە دوو براداوای دوعای خەیریان کرد کە نەخۆشن شیفای عاجلی ئەوانەیش بدا، و خوای پەروەردگار سەبووری کە سوکاریشی بدا لە کوردستان، خوای گەورە پاداشتی یەکە بە یەکەی ئەو بەڕێزانە باتەوە کە لەگەڵی ماندوو بوون، گردنی ئازابی هەزار جا بە ناوی ئەوانەوە. بەڕای بەڕێزمان کاک سەید هەورامی زۆر عەزیەتی کێشە، خوای پەروەردگار پاداشتی باتەوە، کاک حاجی عەدنان خوای گەورە پاداشتیان باتەوە،
ئەم دوو پیاوە عەزیزەکە تەرمەکەیان شۆردووە کە سوکار و خزمەکانی خۆی گەورە پاداشیان باتەوە و ئینشاءالله ئەم شەو بەڕێ دەکرێت و بە سەلامەت سبەینە دەگاتەکە سوکاری و ئەسپەرداکرێت لە وڵات و دوو بەیانی دەگاتەوە و ئەسپەرداکرێت لە وڵاتی خۆمانە. إنا لله وإنا إليه راجعون. سبحانك اللهم وبحمدك لا إله إلا أنت استغفرك وأتوب إليك.